سڵاوتان لێبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش لە دوای ڕێککەوتنی نێوان بزوتنەوەی تالیبان و ئەمریکا ڕاستەوخۆ لە دوای کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە ئەفغانستان بزوتنەوەی تالیبان جارێکی تر بە زەبری هێز گەڕایەوە بەشێکی زۆر لە شار و هەرێمەکانی ئەفغانستان. دوایین هەواڵ لەبارەی پێشڕەویەکانی بزوتنەوەی تالیبانەوە ئەوەیە کە ئێستا ئەو بزوتنەوەیە چەکدارەکانی گەیشتونەتە ناو کابوڵی پایتەختی ئەو وڵاتە. قسە لەسەر ڕێککەوتنی نهێنی لە نێوان ئەمریکا و بزوتنەوەی تالیبان دەکرێت. چاودێرانی سیاسی و دۆخی ئەفغانستان تووشی جۆرێک لە شۆک هاتوون، ئەوەش بە هۆکاری ئەوەی کە لە ماوەیەکی زۆر کەم و دیاریکراودا ئەو بزوتنەوەی بەشێکی زۆر لە شار و هەرێمەکانی ئەفغانستانی داگیر کردوێتەوە و چۆتە ناویانەوە. هاوکات قسە لەسەر گفتوگۆی نێوان حکوومەتی تالیبان و حکوومەتی ئەفغانستان و بزوتنەوەی تالیبان دەکرێت کە ئەوە دوایین پێشهات و دوایین زانیاریە. من دەمەوێت گفتوگۆی زیاتر لەبارەی گەڕانەوەی بزوتنەوەی تالیبان بۆ ئەفغانستان بکەم لەگەڵ بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆڕ و شارەزا لە کاروباری خۆرهەڵات کە بە سوپاسەوە لە بەریتانیاوە لە لەندەنەوە لەگەڵم دەبێت. سڵاو لەوێ دکتۆر، ئەم کاتت باش. دەمەوێت ئەوە بپرسم کە هۆکارەکانی جێهێشتنی ئەفغانستان لەلایەن ئەمریکاوە چین دۆخی ئەفغانستان ئێستا چۆن دەبینیت؟ ینی هۆکارەکان نتوانین کۆمەڵێک هۆکار دەستنیشان بکەین بۆ ئەوەی کە ئەمریکا شکستی خوارد، توانی بڵێ نەیتۆ شکستی خوارد لە ئەفغانستان. بەڕاستی ڕەنگە هەتا 2 ساڵ لەمەوە پێش تالیبان هێزێکی تێکشکاو نەبوو، بەڵام بەڕاستی ناکۆکی زۆری هەبوو، زۆر لاواز بوو. بەڵام ئەمڕۆ کە دەیبینیت ئەتوانێت هێوەکو هێزێکی یەگرت و کار بکات و شار بە شار و گوند بە گوندی ئەفغانستان داگیر بکات و ئێستا لە کابوڵی شەو، ینی بۆ ئەوەی کە گومانیش نەمێنێت، گومان نییە لەوەی کە ئێمە ئێستا ڕژێمێکی دیکەی تالیبان ئەبینین لە ئەفغانستانە. پرسیار زۆرە ئایا ئەو ڕژێمە وەکەوەی ڕژێمەی پێشترە بێت کە لە 2001 ئەمریکا ڕووخانی، ئەوە پرسیارێکی کەیە. بەڵام ئەو راپۆرتانی دیارە من لە ئەفغانستان نیم، بەڵام لە ساڵی 2001ەوە ئەمە 20 ساڵە لەسەر ئەفغانستان کار دەکەم. ئەوانی کە ئەو ریپۆرتانەی کە هەیە و ئەو کەسانی من قسەم لەگەڵا کردوون لە ئەفغانستانەوە ئەڵێن نزیکەی لە 40 چەکدارانی ئەفغانستان بە ئوردو قساکەن، کە دیارە ئەمە شانی ئەوەیە کە هێزێکی دەرێکی هاوکاری ئەفغانستان بووە. هۆکاری دیکە ئەوەیە کە ڕەنگە ئەمەیان لە دڵی ئێمەوە نزیک بێت، ئەوەیە کە لەو 300,000 سەربازەی حکوومەتی ئەفغانستان هەیەتی بەڕاستی 300,000 نییە، زۆری بندیوارە کە شەڕ دەکرێت سەرباز نییە شەڕ بکات. دیارە ڕێکەوتنی تالیبان و ئەمریکا بە بۆچوونی من بڕبڕەی پشتی سەرکەوتنی تالیبانە لە ئەفغانستان، چونکە ئەمریکا پیشانی داکە ئەگەڕێتەوە لە ئەفغانستان. ئەو گەڕانەوەیش هیوای خستە دڵی تالیبان و ئەو لایەنانەش کە سەپۆرتی تالیبان دەکەن. ئەبێ ئەوەشمان بیر نەچێت تالیبان خۆی چەک دروست ناکات، بەڵکو چەکی دەدرێتێ و ڕاش دەهێنرێت لەسەر جەنگ. لەبەرەوە ئەو جەنگە ئەبێ وەکو جەنگێکی پرۆکسی ببینرێت لە نێوان هەندێک ڕژێم و هەندێک لایەنە کە نایانوێ پرۆژەی ئەمریکا لە ئەفغانستانە سەر بکەوێت. دەنا تالیبان خۆی بەڕاستی چەکی نییە. ینی هۆکاری کەش زۆرن، بۆ نمونە ئەوروپا یا ئەمریکا، هەموو ئەوروپا لەوێ بوون، بە ڕادەیەکی زۆر پشتیان بەست بەوەی کە بە هێزی چەکدارەکانی تالیبان لە ناو بەرن، کە دیارە لە 20 ساڵە ئەبوویان بیان زانیایە کە ئەوە استراتیژێکی سەرکەوتوو نییە، لەبەرەوەی تالیبان بەڕاستی بەشێکی زۆر گەورەیە لە بەشێکی گەورەی دانیشتوانی ئەفغانستان، ئەوانیش پشتۆکانن. تالیبانیش بەردەوام لە ناوسەر پشتیوانە. پرسیار بکەم، چاودێرانی سیاسی و سەربازیش تووشی جۆرێک لە شۆک هاتوون. دانەوێت بزانن کە هۆکاری ئەم شکستە خێراییە سەربازی حکوومەتی ئەفغانستان چیە؟ بۆچی هێندە بە زووی و لە ماوەی چەند ڕۆژێکدا تووشی شکستێکی لەو جۆرە دەبێت؟
یعنی ڕاستە ئەمریکەکان تەنانەت سەرۆک بایدن خۆشی چاوەنوارڕێ کرد کە حکوومەتی یا کە سوپای ئەفغانستان بتوانێت زۆرتر بەرگە بگرێ و بتوانێت داکۆچی لە خۆی و لە ڕژێمەکە بکات بەڵام دیار بوو ئەوە وا دەرنەچوو خۆ ڕەنگە بە پلەی یەکەم بگەڕێنەوە بۆ شکستی پرۆژەی ئەمریکا هەروەکو عێراقی کرد کە چوو ئەفغانستانەوە پشتی بە خەڵکی ئەفغانستان نەبەست بەڵکو کۆمەڵێ خەڵکی لە ئەوروپاوە برد لە ئەمریکاوە برد کە خۆی لەگەڵیان نامرتاح بوو کە لەوێ بەسەر خەڵکیا سەپانن یان ئەگەر تالیبان سیستمێکی سەپاو بێ بەسەر خەڵکە بۆچی چاوەنواری ئەوە کرێ کە خەڵکی ئەفغانستان جارێکی دیکە کۆمەڵی خەڵکی کە بەسرا پسە پێنجێ کە تالیبان نین بەڵکو ئەمریکا هێناونی دیارە بڵاوبوونەوەی گەندەڵی و ئەوەی کە باسیەکەین چەکداری بندیوار و پێشنەخستنی ئەفغانستان و شکستی ئەفغانستان حکوومەتی ئەفغانستان لە دامەزراندنی دەوڵەتە ئەمانە هەمووی سەرشی بوون ئەو کەسانەی کە لە ڕژێمی غەنیا ئێستا هەنوەوانی پێشتری لە کارزای کەسانێک نەبوون بەڕاستی لە ئاستی ئەوا بن کە بتوانن دەوڵەت دامەزرێنن کە ئەمە دیارە تەجروبەیەکی زۆر گەورەیە بۆ عێراقیش هەروەها ئەبێ بیریشمان نەچێ ڕژێمەکانی ناوچەکە بە تایبەتی پاکستان کە هەمیشە لە هەوڵا بووە کە پرۆژەی ئەمریکا لەوێ تێک بشکێنێ ئەمریکا زۆرتر ئەم کێشەی وەکو کێشەیەکی ئەفغانیە دی بەڕاستی کێشەیەکی ئەفغانی نەبوو وەکو وتم تالیبان شەڕێکی پرۆکسیە کات ئەبوایە بۆ نمونە ئەمریکا لە بریوێ لەگەڵ تاڵەبانە ڕێبکەوێ لەگەڵ پاکستانە ڕێبکەوتە لەگەڵ وڵاتی خەلیجا ڕێبکەوتایە ئەمانە هەموو کۆمەڵێک بەنگلیزی پێڵێن مسکەلکولیشنز حساب نەکردنە کە ئەمریکا شکستی خوارد لەوەی کە حسابیان بۆ بکات ینی هۆکاری کەش زۆرە بەڕاستی بەڵام ئەوەی کە زۆر گرنگە ئەوەیە کە تۆ بەڕاستی ناتوانیت ئێستا بۆمان دەرەکەوێ پاش 20 ساڵ لە ئەزمموی تاڵی عێراق و ئەفغانستان کە دیموکراتی لەسەر لە وڵاتێکی کەوە ناتوانی بگوێزدەوە بە وڵاتێکی کە بەڵکو پێویست بوو لەگەڵ ئەفغانەکانە نەک لەگەڵ ئەفغانیانی کە ئەمریکا بردوونی بەڵکو لەگەڵ دانیشتوانی ڕاستەخینەی ئەفغانستانە سیستمێکی سیاسی و کۆمەڵاتیان دروست کردایە بۆی بتوان بۆ ئەوەی هەر هیچ نەبێ خەڵک ئەو ڕژێمە لەگەڵ خۆیان بناسێتەوە ئەویشە بۆیە فۆکەسی سەرەکی لەسەر خزمەت گوزاری و دامەزرانی دەوڵەت بووایە زۆر باشە باس لەوە دەکرێت ڕێکەوتنەکەی نێوان تالیبان و ئەمریکا بۆ دوای ئەم قۆناغەیە نەک پێش دروستبوونی ئەم قۆناغە پێتان وایە هاتنەوەی تالیبان لە دوای ئەم قۆناغەوە دەتوانێت قۆناغێکی نوێ جیاواز لە ئەزمموی ڕابردووی لە ئەفغانستان پیادە بکات یعنی گرفتی یعنی ئەم هێزە چەکداری کە ئێستا هاتووە ئەمە بەناینێم تاڵیبان بانایێنم هێزی چەکدار تێکەڵەیەکە لە قاعیدە و لە داعیش و لە هەندێ ئەوەی پێڵێن فۆرن فایتر یا جەنگاوەری بێگانە یعنی ئەمانە زۆر زەحمەتە تۆ بتوانی هێزێکی هۆمۆجینسیان لێ پێک بهێنیت دیارە ئەو تالیبانەی ئێستاە ئەو تالیبانە نییە کە پێشتر لە ساڵی 2001 لە ناوبرا ئەمە تالیبانێکی جیاوازە خۆ ڕەنگە ئەو نەوەی پێشتر هەر نەما بێ بەڵام هەرچۆنیە سەیریەکەیت لە هەموو چاودێرەکانیش هەمان ڕای منیانەیە ئەم تالیبانە ناتوانێت سیستمێک دابمەزرێنێ ئەوەی کە ئێمە پێی ئەڵین سیستمی بێ لە خزمەتی خەڵکا بێ دیموکراتی بێ سیڤڵ سۆسایەتی دابمەزرێنێ زۆر زەحمەتە ینی بەڵام یان ئێستا گومان لەوان نییە کە ئەو سیستمەی ئەوردەوردای بینی شتەکان زۆر خێرا ڕۆیەن دروستکردنی سیستمێکی نوێ لە ئەفغانستان و حکوومەتێکی تا ڕادەیەک نیم چەمەدەنی وەک خۆی ئاماژەی پێکات باز لەوە دەکەن کە تەنانەت مافی ئافرەتان دەدەن ئەلبەت ئەوە وەک ئاماژەیەک بۆ جیاوازبوونیان لە قۆناغی پێشووتر تالیبان دەتوانێت سیستمێکی لەو جۆرە دروست بکات بەڕای من تالیبان ناتوانێت
سیستمێکی وا دروست بکات بەڕاستەوخۆی ئەگەر تەنها ئافرەتان وەرگریت هەر ئەمڕۆ تالیبان کە ئەچێتە ناو هەندێک شارەوە دەسەکا بە بۆیەکردنی وێنەی هەندێک ڕیکلام وشتیوا کە ئافرەتی تایە یعنی ئەمە بە ئەقلێتێکەوە نەچووە گۆڕانکاری پۆزتیف بکات لە ئەفغانستانە یعنی ئەو هەموو ئەفغانیش کە بەڕاستی منەی ناسم و لە 20 ساڵی ڕابردووە بوو لە ئیش دەرچەوە بوون بە هاوڕێم هەمویان بەڕاستی بە چای پڕفرمێسکەوە سەیری ئەو ڕووداوانەکەن کە شار بە شار و دێبەدێ ڕوخێتەوە کەتە دەستی تالیبان گرفتی گەورەش زۆر زۆر هەیە لێرە دیارە تالیبان وەکوتم خۆی هێزێکی پرۆکسیە ئایا ئەو لایەنانی کە هەڵی ئەسوڕێنن لە بەرژەوەندیانە سیستمێک دابمەزرێ کە وەکو ئێمە ئیناسین دیموکراتی بێت و مافی هەموو لایەنێک پارێزرابێت بە مناڵەوە بە ژنەوە بە چوزانم بە کەمەندامەوە ینی سیستم بێ ئەوەی کە دیارە ناکرێ باسی دیموکراتێکی ڕۆژاوایی بکەین نەخێر بەڵام مای سیستمێک بێ کە بتوانرێت کاری لەگەڵا بکرێت بەڕای من مەحاڵە بەشی هەرە زۆری ئەو هۆکارانەی کە بوونەهۆی ئەوەی کە حکوومەتی ئەفغانستان بکەوێت و تالیبان جارێکی تر بگەڕێتەوە بە تایبەتی هۆکارە سەربازیەکان هەمان هۆکار لە عێراق و لە هەرێمی کوردستان هەن پێتان وایە دەکرێت ئەگەر ناڕاستە و خۆش بێت ئەو دۆخی کە لە ئەفغانستان هەیە کاریگەری لەسەر عێراق و هەرێمی کوردستان و ئەگەری دووبارە بوونەوەی هەمان سیناریۆ لە عێراق و هەرێمی کوردستان هەبێت ینی بەڕاستی ئەبێ بە زۆر وریایەوە سەیری ئەو کێشەیە بکەین ئەوەی لە ئەفغانستان ڕوویە ئەکرێ لە عێراقیش ڕوو بدات لە کوردستانیش ڕوو بدات خۆ دیبان چەکدارەکانی داعیش ئەگەر هێزی ئەمریکی نەبووە و هێزە بێگانەکان نەبوونایە ڕەنگە لە چەند سەعاتێکا کوردستانیان داگیر کردایە هەمان ئەو گرفتانی کە ڕژێمی ئەفغانستان ڕژێمی پرۆ ئەمریکای ئەفغانستانی بوو هەمان ئەو کێشانە حکوومەتی کوردستان و حکوومەتی عێراقی ژێتی نەحکوومەتی کوردستان توانیوێتی هێزێکی سەربازی پێ بگەێنێ کە بتوانێت داکۆشی لە کوردستان بکات نەتوانیوێتی دەوڵەتدا بمەزرێنێت کۆمەڵی خەڵکن ئاریەکان بە جۆرێک حکومەکات و قەڵایەکی داگیر کردووە عێراقیش هەمان شتە تەنها ڕەنگە جیاوازی لە نێوانی ئەفغانستان و عێراقاوە بێ عێراق نەوتی هەیە ڕەنگە ئەمریکا دەستبەرداری نەبێ بەڵام بەڕاستی ئەوە یعنی ئەوەش هێزێکی زۆر گەورە نییە ینی یا هاندەرێکی زۆر گەورە نییە بۆی ئەمریکا بهێڵێتەوە من بەڕاستی دوای ئەوەی لە ئەفغانستان ڕوویە ئەگەر کار بەدەستێکی حکوومەت بم لە عێراقا یان لە کوردستانە بەڕەوتار و گفتاری خۆمە هاچمەوە ڕەنگە خۆوە من نمونەیەکی زۆر باش بێ بۆ کوردستان ئێستا هەموو ئەو کێشانەی خزم و کەس و کار و عەشیرەت و خێڵوانە بخەنەلاوە هیچ نەبێ بۆمانەوەی خۆیان و ئەگەر بیانێ بمێنەوە بۆ بەرژەوەندی خەڵک لە ئەگەری دووبارە بوونەوەی هەمان دۆخ لە عێراق حکوومەت یان بۆ ڕێگریکردن لە دووبارە نەبوونەوەی هەمان دۆخ لە عێراق حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان دەتوانن چی بکەن چ میکانیزمێک هەیە بۆ گرتنەبەری ڕێوشوێن بۆ ڕێگریکردن لە دووبارە بوونەوەی دۆخێکی هاوشێوە لە عێراق و هەرێمی کوردستان ینی بەڕاستی ینی هیچ هەواڵێکی خۆشم پێ نییە نەبووە حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە دەوڵەتی عێراق یا بۆ ڕژێمی عێراق چونکە ئەگەر شتێکی وا بکرایە ئەبووە بۆن من لە کوردستانە لە 30 ساڵی ڕابردووە سیستمێ دابمەزرایە کە بتوانێت ڕێزیدێن کە بتوانێت بەرگە بکرێت سیستمێکی بەرگەگر بووە ئەو سیستمەش بەس چی دامەزرا ئەوە مێژووە کە بەڕاستی ناچم و سەری ئەو قسانەیە کە هەموو کەسەکەی کات لە عێراقیشا هەمان شت بە بۆ چوونی من ئەفغانستانیش عینی عێراق بوو لەو ڕۆوە کە ینی کێشەی دەسەڵات و دەوڵەت لە دەست حیزب و ئەوانە دەرچووە ئێستا کۆمەڵی خەڵکن هەریەکەیان لایەنێکی گەورەی بەدەسەوەی و لەشکری خۆی هەیە ئەگەر
سیناریۆیەکی لەوەی ئەفغانستان ڕوو بدات یعنی کۆمەڵێ خەڵک شەڕەکەن ئەوش ڕەنگە بۆم بۆ هێشتنەوەی بەرژەوەندی خۆیان وەکو دەوڵەت و وەکو ڕژێم و وەکو حکوومەت و وەکو وەزارەتی دیفاع و وەزارەتی ناخۆوانە ناتوان شەڕکەن چونکە ئەو ستراکچەرە هیچی نییە بۆ نمونە لە عێراق ڕەنگە حەشتی شعبی شەڕ بکات کە سەر بە هیچ وەزارەتێک نییە سەر بە سەرۆک وەزیرانە کە دیارە نادەستوریە لە کوردستانیشتا ڕەنگە هێزی پێشمەرگە و زەریاڤانی و ئاسایش و ئەوانە شەڕکەن کە هیچیان سەر بە وەزارەتێک نین ڕەنگە هەندێک فۆرماڵەتیان دانابێ کامە وەزارەتی دیفاع بەڵام بەڕاستی هەمومان نەزانی کە ئەوەی ڕاستێکی تێدا نیە ینی دەوڵەت و دەسەڵات بە تایبەتی بۆ کەسێکی من پاژەوەی کە 40 ساڵ لە ژێرسای دەوڵەتی بەریتانیا ژیاوم ئەزانم کە ئەوەی کوردستان و عێراق دەوڵەت نییە دەوڵەت شتێکی ترە بەداخەوە ئێمە نەمانتوانی من چاوەنوان ڕێوەم ناکرد کە دەوڵەتی بەریتانی لە کوردستانی هە لە عێراقە دامەزرێڵە بەڵام چاوەنوان ڕێوەمە کرد کە هیچ نەبێت سیستمێک هەبیە کە بتوانی وەزارەت بناسیتەوە گەس ئاسایشێکردی بزانی لە شۆوە هاتووە ئەگەر بەلو ئاو کردەوە ئاو هەبێت ئەگەر سویچێکە داگرسان کارەبا هەبێت ئەو یانیشتی زۆر ساکارم چاوەنوان ڕێکرد چاوەڕوان مەکرد ڕێگەوبانە بۆیە هەموو ڕۆژێک 50 کەس بە ڕووداوی هاتو چۆن نەمرێت چاوەنوارمە کرد لە هەولێرە میترۆیەکی گەورە هەبێت چاوەنوارمە کرد زاخۆ سلێمانی بەیەکەوە بە هایوەی بێکەوە بەسرابن بە سەعاتی لێرەوە بچی بۆ ئەیە یعنی شتی زۆر ساکارم چاوەنوارە کرد بەڵام هیچ ڕووی نییە کۆمەڵی خەڵک بوون بە دەستیان کرد بەسەر ملک و ماڵی خەڵکە و یعنی زۆر بەداخەواڵم کە بەڕاستی هەواڵێکی دڵخۆشکەرم نییە نەبۆ خەڵک نەبووە دەسەڵاتی عێراق نەبووە دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڕووی میلیشە شیعەکان نەبێتەوە هەڵبەت بە خوێندنەوەی ئەو دۆخەی کە لە دوای کشانەوەی ئەمریکا لە ئەفغانستان دروست بووە بەخشە جوان لە پرسیارەکە نەبوو ئەمریکا لە هەر وڵاتێک بکشێتەوە وەک دەڵێن بەو دۆخەی ئەفغانستان دەچێت با خوێندنەوەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان و لە عێراقیش کە ئێستا لە ڕۆژەفدایە وردە وردە هێزەکانی ئەمریکا لە هێزی شەڕکەرەوە دەگۆڕێن بۆ هێزی ڕاوێژکاری وەگەوەی کە بەغدا و ئەمریکا لەسەری ڕێکەوتون ترسی بەشێک لە خەڵکی هەرێمی کوردستان و عێراق لەوەیە کە ئەمریکا وەکو ئەفغانستان پشت بکاتە عێراق و هەرێمی کوردستان و هێزە چەکداریەکان وەکو تالیبان هێرش بکەنەوە سەر هەرێمی کوردستان ئەمە تا چەند دەکرێت ڕووبات یعنی ئێستا کۆمەڵی سێناریۆ هەیە توانین لە بەرچاوی بین هیچیانەوەیە کە ئەگەر ئەمریکا کشایەوە دیارە تێگەیشتنێک لەگەڵ ئێرانە دەبێت هەر چۆن کە لە ئەفغانستانە گەڕایەوە تێگەیشتنێک لەگەڵ تالیبانە هەبوو بەڵام تالیبانەوەی حسابی لەسەر ناکرێت ئێران ڕەنگە حسابی لەسەر بکرێت یعنی هەژمونی ئێران لە عێراقا زۆر زیاترە بێ ئەوە لە بۆ عێراق هەڵبەت ئەمەش بەڕاستی مۆسیقایەک نییە وەک دەڵێن بەگوێی وڵاتانی سونەی عەرەبیە یا ڕەنگە تەنان بەگوێی تووشیاشە خۆ ڕەنگە ئەوان هاوکاری هێزێک بن کە بیانەوەیە ئەو عێراقی کە ئێران کۆنتترۆلی کردووە بە جۆرێک ستەبڵەتی تێک بە نائارامی بکەن بۆ کوردستان ڕەنگە جیاواز بێت تورکیا حاڵی حاضر بەشێکی زۆر زۆری لە کوردستان داگیر کردو و نازام 45 بنکەی سەربازی هەیە ڕەنگە ئەگەر لە غیابی ئەمریکا دەسەڵاتی تورکیا زۆر زیاتر بکات نازانم ئەتوانێت چی کە بکات چونکە هەموو خوێنبەرەکانی کوردستانی بەدەستەوەیە ئەوەی ئەمێنێتەوە بەڕاستی ڕەنگە ناوچەی سەوز بێت ناوچەی سەوز دیارە ئێران دەسەڵاتی زۆرتری تیا هەیە ئایا ئێران هەژمونی زیاتر دەکات هێزی دەرێکی کوردیژەن بۆ نمونە پێکەکەی ڕەنگە ڕۆڵێکی دی کە ببینێت یعنی هەرچۆنێ سەیریەکەیت عێراق پارچە پارچە بێت کوردستانیش پارچە پارچە بێت زۆر باشە دەمەوێت خوێندنەوەی هاوکێشە سەربازیەکان لە ناوچەکە و لە هەرێمی کوردستان بە تایبەتی بزانم ململانەکانی تورکیا ئەمریکا ئێران تا چەند کاریگەر دەبن لە ئاراستەکردنی هاوکێشە سیاسی و سەربازیەکان لە هەرێمی کوردستان تا چەند دەچنە ژێر کاریگەری ئەو دۆخەی کە لە ئەفغانستان دروست بووە
بە تایبەت بازدەوە دەکرێت کە ئێستا ئێران و ئەمریکا ناڕاستەوخۆ ڕێکەوتون لەسەرەوەی کە هێرشەکانیان بۆ سەر بەرژەوەندیەکانی یەکتری لە عێراق بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش ڕابگرن. تورکیا لەکوێی هاوکێشەکەدایە تا چەند دەتوانێت سوودمەند بێ لەو هێزە چەکداریانەی کە بەسەر بە تورکیا ناسراون لە سووریا و بەشێکیشیان لە لیبیا شەڕ دەکەن. ینی ئەزمموی ئەفغانستان ئەگەر ڕووبات لە عێراقها کە دوور نییە ڕووبات دیارە ئێران و ئەمریکا ئەمانە دەوڵەتن، یعنی ئەمان دەوڵەتی گەورن لە ڕووکارە هەرچیە بڵێن لە پشتەوە زۆرێک تێگەیشتنیان هەیە لە یەکتری، هەندێک سنوور هەیە ڕەنگە نەیبەزیێنن. هەژمونی ئێران زیاکار لە عێراقا ئایا ئەوە چییە بێ؟ وەگوتم بڕوا ناکەم وڵاتانی عەرەبیش وڵاتانی سونی عەرەبیش بەوە قایل بن، چونکە پێشتر عێراق لەژێر ڕژێمی لە سەدامەوە میگرێت تاکو ساڵی 1932 کە دەوڵەتی عێراقدا دەمەزرێ، عێراق وەکو بڵێیت پاسەوانی ڕۆژهەڵاتی وڵاتانی سون نەبووە کە ئەو پاسەوانە نامێنێت هێزی شیعی ئێران نزیکە بێتەوە لە سعودی و لە ئوردن و لە کوێیت و لە نازانم چوە دیارە ئەوان حسابی خۆیانەکەن. ئایا حسابە چۆنەکەن؟ ئایا هاوکاری هێزێکی وەکو داعیشەکەن جارێکی تر عێراق سەرقاڵی کوشتن و بڕین و تێرەر بکات؟ یعنی بەڕاستیەوە سێناروەیە کە چونکە تۆ هەرچەند سەیرەکەی ناچێت تاقڵتەوە ئەو هەموو وڵاتە عەرەبیە بەو هەموو توانایەوە کە خۆیان بەزەل هێزی ناوچەکە ئازانن بێدەنگ بن لە هەژمونی شیعە لە عێراقدا. دیارە عێراق ئەو وەختە ترانسپارنتە بێ، شەفافێ بۆ سووریا و بۆ لوبنان و لێرەشەوە ئەچێتە یەمەن و بەو جۆراچتە وڵاتانی خەلیج. ئەمە سێناروەیەکە کە وڵاتانی عەرەبی لی دەرەچن لێترسن. تورکیا ئەگەر ئەمریکا و هێزەکانی ئەوروپا هیچ خۆیان لە کورد نەگەیەنن جارێکی تر، دیارە تورکیا دەوڵەتێکی زۆر گەورەیە، ئەتوانێت هەژمونی خۆی لە ڕۆژاوا زیاد بکایە لە باکووری سووریا، لە هەرێمی کوردستانیشە حاڵی حازر ینی نهێنی نییە، هاوپەیمانێکی زۆر بەهێزی هەیە، ئەویش پارتیە، پارتی هاوکاریە بێ لە هەرتی شتێکە کە بیکات. بەڕاستی وەکووت پێشتر جوتم نازانم تورکیا چی دیکەی لە عێراقەوێت جگە لەوەی کە ئێستا داگیری کردووە. هەڵبەت ئەبێ ئەوەشم بیر نەچێت ئۆردوغان خۆی لە ناو تورکیا کێشەی هەیە، خۆ ڕەنگە بەوەی کە ئەیڵێ من سوڵتانی ئیسلامیم و وردە وردە هەژمونی خۆی زیاکە لە ناکەورە و کەرەباخ و لە عێراق و لە سووریا و لە لیبیا و لە ڕۆژهەڵاتی دەریای ناوەڕاست، ئەیە بۆ جۆرە سەرنجی خەڵک ڕابکێشێ بۆ هیچ نەبێ هەڵبژاردننی داهات و بەرێتەوە، چونکە ئێستا لەژێ پرسیارایە کە ئایا هەڵبژاردننی داهات وەباتەوە یان نایباتەوە. زۆر باشە بازدەوە دەکرێت دوایین زانیاری لەبارەی دۆخی ئەفغانستانەوەیە کە بازدەوە دەکرێت گفتوگۆ لە نێوان حکوومەتی ئەفغانستان و بزوتنەوەی تالیبان هەیە بە چاودێری ئەمریکا یان لانی کەم بە ئاگاداری ئەمریکاکە گوایە دەیانەوێت ڕێبکەون لەسەرەوەی کە حکوومەتێکی ئینتیقالی دابمەزرێنن بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغە. پێتان وایە لە ئەگەری بوونی ڕێکەوتنێکی لەو شێوەیە دەتوانرێت دۆخی ئەفغانستان ئاسایی بکرێتەوە، دەتوانن ڕێککەون؟ من گفتوگۆکە بە پۆزتیڤە زانم، یعنی ئەوە باشتر لەوەی پشتن ناو ئەفغانستانەوە خەڵک بکوژن و ماڵ بسووتێن. و من بەڕاستی چونکە گومانی نەبوو کە کابوڵەکەوێت، ئەو ڕادەستکردنەی کابوڵ بۆ تالیبان من بە پۆزتیڤی ئەزانم، سێرە من واڵێم، چونکە خوێنڕشتنی کەم کردەوە، ئەوە خاڵێکی گرنگە. بەڵام ئایا لێرەوە ئایا تالیبان ئێستا زیرەکە یان ڕێنمایی ئەکرێکەوە بکات، ئەوێت پیشانی باکە هێزێکی ئەو هێزەی پێشوو نییە و هێزێکە ئامادەیە لەسەر
مێزی گفتوگۆ دابنیشێت و باسی داهاتوی ئەفغانستان بکات و خۆی بەدڵسۆزی ئەفغانستان بزانێ بۆ ئەوەی هەر هیچ نەبێت چاوی میدیاکان و ئەمریکا دوور بکەوێتەوە ئەمجا بکوێتە ژیانی خەڵک ئەویان نازانم بەڕاستی یعنی بڕوان ناکە کەستبانێ وەڵامی و پرسیارە باتەوە ئایا ئەو ڕژێمەی لەمڕۆوە دەست پێکە پاژەوەی کە هەموو ئیتر خۆ دەزانی پاش مدەتێک ئەمە کۆ نەبێت ئەمریکا دوورەکەوێتەوە ئیترەبێ بە نیوز ئەمریکیەک یا بەریتانیەک ڕۆژنامەیەک سێرەکە ئەوەن کەس لە ئەفغانستان کوژراوە کێشەیەکی زۆر گرنگ نییە بە مەرجێک نەبێ بە کێشەیەکی نێودەوڵەتی کێ ئەبێ بە کێشەیەکی نێودەوڵەتی بەڕاستی لە دوو حاڵەتە حاڵەتێکیانەوەیە کە ئەفغانستان پەنابەرێکی زۆر بنێرێ بۆ ئەوروپا وەکو سووریا ئەو وەختایە بە کێشەیەکی نێودەوڵەتی ڕەنگە ئەوەش بیانوێت چارەسەری بکەن بەوەی کە پێشتر کردیان چەند کامپێکی پەنابەران لە پاکستان و لە ئێران و لە چەند جێگەی دیکە بکەنەوە ئەو کێشەیە چارەسەر بکەن بەڵام ئەو کێشەی کە چارەسەری نییە ئایا ئەو هەموو هێزەی لە تالیبان جا داعش بێت قاعیدە بێت یان ئەوانی دیکە کە زۆن تونڕەوترن لە تالیبان ئایا ئەوانە جارێکی دیکە ئەفغانستان ئەکەنەوە بۆی کە پێڵێن لۆنچین پاد یا بە سەکوۆیەشی بۆ پەلامار بۆ بەرژەوەندی ئەمریکا و ئەوروپا ئەوەیە کە ڕەنگە زۆربەی چاودێرانی ئەوروپی لێ بترسن دەنا خەڵکی ئەفغانستان ئەکوژرێ یا ناکوژێ ینی ئەبێ بەڕاشکایی بڵێم بەڕاستی کێشەی ڕەنگە کێشەی خەڵکی ئەوروپا بێت خەڵک هاوسۆزە بەڵام کێشەی حکومەتی ئەمریکا و بەریتانیا نییە. زۆر سپاس بەڕێز دکتۆر ڕێبوار فەتاح پسپۆر و شارەزا لە کاروباری خۆرهەڵات سپاس کە لە لەندەنەوە لەگەڵم بوویت بینرانی بەڕێز ئێوەش هەر شاد و بەختەوەر کاتێکی خۆش خواتان لەگەڵ بێت.